بینەرانی بەڕێز لە بەرنامەی ڕاوێی ڕۆژە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش جارێکی دیکە جەژنی قوربان لە هەموو لایەک پیرۆز بێ لە بەرنامەی ئەم شەوی ڕاوێی ڕۆژ لە ستێرک تیڤیدا لە سۆنگەی هێرشەکەی کە کرایە سەر شەنگال هەروە شەیدکردنی مامزەکی شەنگالی بێهێڵوێستی ئەو پارتولایانانەی کە بە شوێن ئەوەدا هاتووە کە تا ئێستا زۆرێک لەوانە بێدەنگن هەڵبەتە مرۆڤ چۆن دەتوانێت لە دۆخێکی ئاوادا لە سۆنگەی ئەم ڕووداوانەوە کە ڕوودەدەن باز لە یەکێتی نەتەوەی یەکێتی نێوان کوردان کە ئەمە چەندە زیاتر ئەرکی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە سەختتر دەکا هاوکات باسیش لەوە دەکەین کە کوردستان تورکیا و ڕۆژهڵاتی ناوەڕاست لە بەردەم چ ئەگەر و گۆڕانکاریەکدایە کوردان لەم دۆخەیدا کە ئێستا هەیە ئەمریکا و تورکیا هەروە ئەمریکا و ئێران تیر و شیر لە یەک دەسوون چەندە بە خۆیان بۆ ئامادە کردو هەموو ئەمانە لەگەڵ بەڕێز ڕەفیق غەفور ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە ڕاوە دەکەین دەیانخێنە بەرباس و گفتوگۆوە سەرەتا بە ناوی ئێمە و ئێوەی بەڕێزیشەوە زۆر زۆر بە خێراتنی بەڕێزیان دەکەین بەڕێز ڕەفیق غەفور زۆر زۆر بەخێر بێن سوپاسە دەکەم بەڕێز ڕەفیق ڕووداوەکەی شەنگال ڕەشەکوژی مامزەکی شەنگالی هەڵبەتە قسە و باسی زۆری بە دوای خۆی داێناوە هەر لە سەر شێوازی شەیدکردنەکەی کاتوساتی شەیدکردنەکەی ئەوەی دەوترێت کە GPS لەو شوێنەی کە هەبووە بە ماشێنەکەی ئەو ئۆتۆمبیلەکەی ئەوە نووسێنراوە یا دەوترێت ئەو فڕۆکە بێفڕۆکەوانە لە باشیکەوە هەستاوە هەلیکۆپتەرێکی سەر بە پارتی دیموکراتی کوردستان وەکو دەڵێن پشتیوانی لێ کردووە ڕێنوێنی کردووە هەتاوەکو گەشتوتە ئەو شوێنە پاشان پاژەوەی کە ئەمریکا و عێراق ئاسمانیان بە ڕووی فڕۆکەی تورکیدا کردوەوە فڕۆکە هاتووە لەوێ ئەو ڕەشەکوژەی ئەنجام داوە خوێندنەوەی بەڕێزت وەک خۆت وەک ڕەفیق غەفور هەروەکو کەنەکەش بۆ ئەمە چی هەڵبەتەوە لێدوانیشتان دابوو لەسەر ئەمە بەڵێ سەرەتا ئەمەوێ سەری ڕێز بۆ گیانی شەهید مامزەکی شەنگالی و هەموو شەهیدانی کوردستان دابنەوێنم بەڕاستی هێرشکردنە سەر شەنگال وەکو لە چەند داخۆیانی لە هەم لە داخۆیانی کەنەکە و هەم لە بڵاوکراوەکانی تریشا باس کراوە تەواوکەری ئەو فەرمان و هێرشانەیە کە لە 2014 بە دواوە کرایە سەر گەلی ئێمە یەزیدی و سەر هەرێمی شەنگال و ئەو ناوچانە ئەویش لە چوارچێوەی ئەو پڕۆسەیە ئەڵلقەیەکی تری ئەو پڕۆسەیە بەڕاستی وەکو ئەوەش کە هەم عێراق و هەم ئەمریکا ئاگاداری ئەوە بوون و ئاسمانی عێراقیان ئاواڵە کرد بوو بۆ فڕۆکەکانی تورکیا بە هەمان شێوە ژیانی ئاشکرایە کە لە سنووری دەوڵەتێکی ترە و لە هەرێمێکی تر وڵاتێکی بێگانە ئەچێ لەوێ کردەیەک ئەنجامەدا ئەگەر ئامادەکاری پێشوەخت لایەن کاربەدەستانی ئەو شوێنەوە ئەو ناوچەیە لەسەر زەوی ئامادەکاری بۆ نەکرابێ کارێکی ئەستەم و زەحمەتە بێ بەڕاستی ڕاستە ڕەنگە تەکنۆلۆژیا پێشکەوتوو بێ بکارێ زۆر شتکە بەڵام دیسانیش لەسەر ئەرس لەسەر زەوی پێویستی بە جۆرێک هاریکاری و ئاسانکاری هەیە لەبەرەوە ئەو گومانانەی کە باسەکرێ هەتا ئێستا لە هاریکاری هەم عێراق و هەم ئەمریکا و هەم هێزە خۆجێیەکانی پارتی دیموکراتی کوردستان لەوێ ئەو گومانانە هەمووی ڕەوان ئەکرێ بە تایبەتیش دوای ئەوەی کە ئەوان هەموو جۆرێک بێدەنگیان هەڵبژات لە بەرامبەر ئەو تاوانەیە تەنانەت باسی ئەوەشیان نەکرد سنووری وڵاتی ئێمە بەزێنراوە تاوانێک ئەنجام درراوە کارێک کراوە هیچ یعنی وەکو ئەوەی کە ئەو شتە لە وڵاتە ڕووی نەدابێ هەمویان ئەو گومانانە بەقوەترەکە باشە پێش شەیدکردنی مامزەکی شەنگالی هەڵبەتە من ئاگادارم هەروە هەموو بەشێکی زۆر لە ئەوانەی کە پەیوەندیدارن بە مژاری یەکێتی نەتەوەی و ئاگادارن کە کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە هەوڵێکی چڕوپڕی هەبوو لەگەڵ پارت و لایەنەکان سەردان هەبوون گفتوگۆی بەردەوام بوون ڕاوێژ هەبوون ئەمە چەندە ئەرکی ئێوە قورستر دەکات لە کاتێکدا زۆرێک لەو پارت و لایەنانەی کە بەرامبەر شەیدکردنی زەکی شەنگالی بێ هەڵوێستن بە شێوەیەک لە شێوەکان لە ناو کۆنگرەی یەکێتی نەتەوەییدا بوونیان هەیە لای ئێوە لە ناو کەنەکەدا لە دۆخێکی ئاوادا ئێوە چۆن دەتوانن باز لە یەکێتی نەتەوەیی بکەن لە کاتێکدا بۆ نمونە پارت و لایەنگەلێک کە ئدعا دەکەن کە ئەندامن بەرەندامن چاودێرن لە کەنەکەدا کە بێن و بە پیری داوایەکی وەکو ئێوە بێن کە
بەڕاستی ینی بە دڵخوازی ئەو یەکێتیانەتەوەیە پێک بێنرە. ئایا ئەمە گومان ناخاتە سەر کۆی پرۆسە یا کۆی هەڵوێستی ئەوان بەرامبەر بە یەکێتینەتەوەیی ئەرکیەوەش زەحمەتر ناکە؟ بێگومان زەحمەتتر بێ، بەڵام ئەڵتەرناتیڤ چییە؟ دوو ئەڵتەرناتیڤی ئێمە هەیە. ئەو هێزوولایەنانە یان ئەوە تا لەو شوێنەی خۆیانە ئەمێننەوە بێ هەڵوێست بێدەنگ لە بەرامبەردا ژیرکاری بێ هاوکاریکردن، یانەوە تا ئەبێ زیاتر بێنە پێشەوە دەست بەرداری ئەوە بن و بێنە ڕیزی بە تایبەتیش هەندێک لە لایەنەکان نەهەمویان بێنە ڕیزی یەکێتینەتەوەییەوە ببوورە. لەبەرەوە ئەو هەنگاوانەی ئێمە ئەو هەوڵانەی ئێمە بەردەوامە بێ لە دوای ئەوەش ئەوە یەکەم جاریش نییە و جاریش نابێ کە کارەساتی لەو جۆرە ڕووەدا بەڕاستی. پێشتری چەندیشتی لەو جۆرە ڕوویداوە باڵەفڕی تورکیا هاتن و هەرێمی مێدیا هەرێمی زاب ئەو باشووری کوردستانیان بردومان کرد، خەڵکی سڤیل کوژرا، بیان وەکەشیان هەمووی پەکەکەیە و لە ڕاستیە تێکدانی ئەو قەوارەی باشووری کوردستانە دیسانیش بێدەنگ بوون و هەمان کات ئێمەش لە هەڵوێستەکەی خۆمان هەر بەردەوام بووین. دیسانیش بەردەوامە بین و داوایان لەکەین بێنە ڕیزی یەکێتینەتەوە. بەڵام ڕاستیەکەیە گەر ئێمە بڵێن یەکێتینەتەوەیی بە پارتێکی ستانداردی خاوەن پرۆژە و استراتیژەکرێ بەڕاستی. یعنی ئەگەر تۆ ئێستا بە وردی دیقەتی پارتەکانی باشووری کوردستان بە پارتە گەورەکانیان یەکێتی نیشتیمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان، فۆرمی پارتێکی ستانداردی دیار نبینی تۆ تا بتوانی لەگەڵ ڕێبەرەتیەکە لەگەڵ سەرکردایەتیەکە قسە بکەیت و بگەیتە ئەنجامێک. یەکێتی دۆخی یەکێتی هەمومان نەزانین چەند سەر و چەند جەمسەرێکە. پارتی دیموکراتی کوردستانیش تەنیا ماڵباتێک نەبێ سکرتێری پارتەکەش ناتوانێت بڕیار لەسەر هیچ شتێبە. پارتێکی ستاندارد وان نییە. پارتێکی ستاندار ئەندامێکی هەرە خوارەوەی ئەتوانێت قسەی پارتەکەی بکە و ئەتوانرێت بە هەند وەربگیرێ. تۆ ئێستا لە پارتی دیموکراتی کوردستان کاک فازیل میرانی شتێکەڵێ تۆ ناتوانێت حسابی لەسەر بکەیت. پارتێکی ستاندارد وان نییە. لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەیان ئەندامی مەکتەبی سیاسی نازانم چەندیان هەیە ئێستا تۆ لەگەڵ یەکێکیانە قساکەی ئەبی تریان شتێکی ترەڵێ. کەواتە یەکێتینەتەوەی لە بنەڕەتە بە پارت و ڕێکخراوێکی ستانداردی خاوەن پرۆژە و خاوەن فکرێکی استراتیژیە کرێ. ئێمە لەوێ لاوازیەکی زۆر هەیە و ماندووبوونێکی زیاتریەوێ کار و ئەرچێکی زیاتر بێگومان کێشە بۆ ئێمە دروست دەکات، چونکە تۆ لایەنێک نییە با بڵێ تەنیا دیالۆگێکی لەگەڵا بکەیت و بگەیتە ئەنجامێک و خاڵ بخەیتە سەر پیتەکان و بڕیارێک. باشە زۆر باشە، ئەمە تایەرە ئاساییە پارتەکان کە ئاماژەت پێدا بەم شێوازن، بەڵام ئاسایی نییە پارتێک لەمانە ڕاستەوخۆ دەست بخاتە نێو دەستی بکوژی مامزەکی شنگالی و باسی فازڵ میرانیت کە دەگەر هاوکارانم لەگەڵماندا هاوکار بن ئەو ئەو وێنانەی کە هەند فازڵ میرانی چۆتە ئەنقەرە لە کۆنگرەی ئاکەپە بەشدار بووە دەست دەخاتە نێو دەستی ئەردوغانەوە کە چەند ڕۆژێک هەر چەند ڕۆژێک لە پاش شەیدکردنی مامزەکی شنگالی ئەو هێرشەی کە دەکرێتە سەر شنگال فازڵ میرانی ئەلبەتە بە شانازیەوە پێشەوەی بچێتە ئەنقەرە دەڵێ ئێمە تاکە هێزی کوردستانی بوون کە ئەردوغان بانگێشتی کردوین بۆ کۆنگرەکە وەک دەبیننەوە فازڵ میرانیە لەگەڵ یەکێک لە بەرپرسانی تورکیا کە چوونەتە ئەنقەرە لەوێ بە شێوازێک لە شێوازەکان لەگەڵ بکوژانی مامزەکی شنگالی و هێرشبەران بۆ سەر شنگال دەستیان تێکەڵ کردووە دەست دەخەنە نێو دەستی ئەردوغانەوە. ئەلبەتە لەگەڵ لە وێنەکاندا هەیە گەر ئەو وێنەی دیکەشی بێ بە شوێندا دەردەکەوێ. ینی ئەمانە بەخۆی کێشەیە بەڵێ ئەوە وێنەکەی فازڵ میرانیە لەگەڵ ئەردوغانی بکوژی مامزەکی شنگالیدا کە هەر چەند ڕۆژێک پاش شەیدکردنی مامزەکی دەچێتە ئەنقەرە لە کۆنگرەی ئاک پارتی لەوێدا بەشدار دەبێت. بەڵێ ئەو دیمەنانە بەڕاستی نەک بۆ من بۆ هەر کەسێکی مرۆڤ دۆست بۆ هەر کەسێک کە لەگەڵ دۆزی وڵاتەکەی خۆیدا لەگەڵ دۆزی ڕەوای گەلێکی دیکەدا بێ بە ئازارن، چونکە لە 16 ئابدا ئەمە ڕوو دەدات بە دوای ئەوە یەکسەر بانگێشنامە بۆ پارتی دێت و فازڵ میرانی دەچێتەوە. ینی کێشەکامەیە لایەنێک ئیدی جاران ئەگەر شەرمی دەکرد شتەکانی دەشاردەوە لەگەڵ نۆکەرایەتی و تێکەڵاوێتی لەگەڵ داگیرکەراندا ئێستا باشکرا دەیکا وەکو دەستخۆشیەک دەستیشی لە ناو دەستیدایە. ینی قسەکەی من ئەمەیە دەکرێت لەگەڵ لایەنێکی وادا تۆ باز لە کۆنگرەی نەتەوەی یەکێتی نەتەوەی یەک ڕیزی نەتەوەی بکەیت کە ئەو بەڕەهایی خۆی تەسلیم کردو. جارێ من ئەمەوە بڵێم لە دۆخێکی ئاساییە بێ هەندێک دراوسێ
ئەتوانن پەیوەندیان هەبێ و ئەتوانن هاریکاری یەک بن و ئەتوانن جۆرێک لە تێکەڵاویان هەبێ. بەڵام لە دۆخی ئێستا بە تایبەتی لە دوای تاوانێکی ئاواش بەڕاستی کارێکی ناڕەوا و نابەجێیە ڕێک لە دوای تاوانێکی لەو جۆرە کە ئەوان شای و ئاهەنگی جێڕن دەوڵەتی تورکیا بە بۆنەی تاوانێکەوە کە کوردیانە تۆ بچی دەستخیتە ناو دەستیانەوە شتێکی نەشیاوە. بەڵام وەکو پێشتر ئاماژەم پێدا سەرڕای ئەو جۆرەشتانش ئێمە ناتوانین لەبەر خاتری لایەنێک پرۆژەی یەکێتی نەتەوەیی بخەینە لاوە. ئەبێ پرۆژەی یەکێتی نەتەوەی بەردەوام بێت. بەڵێ تێگەم ڕەفیقە قسەکەی منەوە نەبوو یەکێتی نەتەوەی بخرێتە لاوە. قسەکەی منەوەی دەکرێت لەگەڵ لایەنێکی وادا تۆ دانیشی باز لەم پرسە بکەی. ینی مێژووی پارتی دیموکراتی کوردستان بەڕاشکاوانە بڵێم لە 46ەوە کە دروست دەبێت هەتاوەکو دگەشتوتە ئەمڕۆ شەیدکردنی مامزەکی خیانەت لە دوای خیانەت، کوشتن لە دوای کوشتن، خەنجەر وەشاندن لە دوای خەنجەر وەشاندن، لە دوێنێش ئەمڕۆژ ببوورە یەپەژەی شنگال لێدوانی داوە ئەڵێ لە دوای چواردەی 2014 سێ ئابی 2014 شەیدکردنی مامزەکی شنگالی خەنجەری دووەمین بوو کە پارتی لە پشتی ئێزیدیەکانیدا. ینی دوای هەموو خەنجەرە مرۆڤ چۆن دەتوانێت هیوا بەستێ بەوەی کە بتوانێت لەگەڵ پارتێکی وەکو پارتی دیموکراتدا دانیشە باز لە یەکێتی نەتەوەی بکە. من نەزانم من بۆ کەنەکە وەڵامدانەوەشی لەوانەیە قورس بێت، چونکە ئامانجی ئێوە دووربینیەوە مسایلی یەکێتی نەتەوەی زۆر بەرفراوانترە. بەڵام دەکرێت خۆ مرۆڤ ینی شتەکان بوروژێنێ بزانین چارەسەر چیە چۆن ڕێگاچارێک دۆزینەوە. ڕەنگە دیرێکت ئایستا لە کاتێکی وەکو ئێستا ڕاستەوخۆ دانیشتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەسەر پرسی یەکێتی نەتەوەی کارێکی ئەستەم بێ بەڕاستی. ڕەنگە ئەوەش هەر نەیەتە دی بە جۆرێ لە جۆرەکان. بەڵام دیسانیش ئەگەر بەردێکیش بێ لەسەر ڕێگات تۆ یان ئەبێ لای بی یان ئەبێ بە سەریا باز دەی یان ئەبێ بە جۆرێ لە جۆرەکان لەگەڵ یا هەڵکەی تۆ پرۆژەکەی خۆت بکەی. سەیری کە بۆ نمونە شنگال و یەزیدیەکان بۆ هێزێکی وەکو پارتی کارتێکی مامەڵەکردنە. ئێمە زانیمان لە 2014 چی ڕوویدا و چی بەسەر شنگال هاتوو چه بە ئاسانی تەسلیم کرا مامەڵەیەکی لەسەر کرا. دیسانیش لە ئێستاشا بە هەمان شێوەیە لەگەڵ دەر و دراوسێ لەگەڵ جیران لەگەڵ هێزی ترۆریستی وەک داعش کارتێکە لای ئەوان مامەڵەی پێواکرێ بە پێچەوانەوە بۆ تەوگەری ئازادی کوردستان نمونەیەکی خۆسەری دیموکراتیە پرۆژەیەکە. ئەویش لەو بەشەی کوردستانە لەو هەرێمەیە کە خەڵکەکەی بیرروباوەڕێکی ئاینی جیاوازیان هەیە کە خەڵکەکەی تووشی چەندین و زیاد لە 1973 کۆمەڵکوژی جۆرە و جۆر هاتوون. دامەزراندنی کۆمەلگەیەکی خۆسەر لەوەیە لە چوارچێوەی پرۆژەی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستانە. بەڵام بۆ وەکوتم بۆ پارتی دیموکراتی کوردستان کارتێکی مامەڵەیە لەبەرەوە تۆ لەو ڕوانگەیەوە بڕوانە ناکرێ ئێمە چاوەڕێ بکەین یەکێتی نەتەوەیی بەو پێودان و بەو ڕوانین و بەو بیرکردنەوەی هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان بێتە دی. بەڵام دیسانیش وەکو هێزێک لە ناوچەکە یان ئەلتەرناتیڤەکان چیە لە بەردەم تا تۆ توانی چی بکەی لەگەڵ یانە بێ شەڕی لەگەڵا بکەی. کۆنگرەی نەتەوەی کوردستانیش هێزێکی شەڕکەر نییە بەڕاستی تەنیا کاری پەیوەندی و دیپلۆماسیەکە کارتان زەحمەتتر دەکا ئەمە لە حاڵەتی دووەمە بەبێ پارتی دیموکراتی کوردستانیش یەکێتی نەتەوەی دروستە بێ. باش مێژووی گەلێک ڕناوەستێ لەبەرەوەی پارتێکی ناستاندارد ڕێگرە لە بەردەمیا مێژووی گەلانی دنیاش ئەوەی ئیسپات کردووە. ئێمە لە هەوڵەکانی خۆمان لەگەڵ لایەنەکانی تر لەگەڵ گەلی کوردستان یعنی ئەگەر تۆ نسبەتێک وەربگری پرۆسنتێکی وەربگری پارتی دیموکراتی کوردستان چەنی گەلی کوردستان پێکەهێنێ نسبەتێکی زۆر کەمە. ئەکرێ بەبێ ئەویش یەکێتی نەتەوەی دروست بێ. بەڵام ئێستا شەڵێن ئەگەر ئەویش بێتە سەرخەتێکی یەکێتی نەتەوەی و ئەویش بەشدار باشە من ئەمەی کەوتت بێتە سەرخەت یەکێتی نەتەوەی من ئەوەندەی ئەو ماوەی 14 ساڵە لە ڕاگەاندندام هەمیشە ئەوەی لە لێدوانەکانی تەفگەری ئازادی و لایەنەکانی کە پێوەستن ئەو یا لە دەوری ئەو کۆبوونەتەوە هەمیشە جەخت دەکەنەوە کە با پارتی دیموکراتی کوردستان زیاتر لەوە نەخزێتە نێو باوەشی دژمن. هەمیشە هەوڵی لەگەڵدا دراوە لەگەڵ یا ڕۆشتون بە نەرمی بە گفتوگۆ. بەڵام پارتی هەر بەرەو باوەشی دژمن ڕۆشتووە داخرەکەشیەوە تا ڕاستەڕاست خزاوەتە باوەشی ڕژێمی ئەردوغانەوە. ینی مەبەستەکە ئەوەیە ئیدی لەمە دو چاوەڕوانیەکی لەوە لە پارتی دەکرێت ئیدی نەخزێتە باوەشەوە یا هیوایەک ماوە بۆی کە بگەڕێتەوە نێو باوەشی گەل. ینی وەکو تۆ خۆت ئاماژەت پێدا پەیوەندی ئەو هێزە لەگەڵ دەوڵەتانی داگیرکەری کوردستان پەیوەندیەکی قوڵ و مێژوویە.
و ڕێگێکی زۆر زۆریشی هەیە ئاسان نییە بۆ ئەوان تەرزی بیرکردنەوەی ئەوان شێوازی استراتیژێکە گەرلای ئەوان هەبێ هەر ئەوەیە کە تا ئێستا بەڕێوە چووە بەڵام لێرە پرسێکی تر هەیە ئەو هێزە لەبەرەوەی خاوەن پارەیە خاوەن هێزی سەربازیە کۆمەڵێک هێزی تری بەخۆیەوە گرێداوە جگە لەوە هێزی تری باشووری کوردستان ئەگەر هێزی هەرە گەورەیان بە کەیفێتی نیشتیمانی بێ لەگەڵ کۆمەڵێ بەرژەوەندی بە پارتیەوە بەستراوەتەوە کەواتە ئەوانیش ناتوانن بە تەنیا دەست بەرداری پارتی بن و وەکو ئەوەی کە کۆنگرەی نەتەوەی کوردستان بیەوێ بیان باوەش بکەنەوە بۆ یەکێتیەکی نەتەوەی ئاوا و پارتی لەو مەیدانیانە بێ یعنی ئەو بە تەنیا خودی خۆی نییە ئەوانەی دەوروبەریشی بەخۆیەوە ینی گلانۆتە ناوەزەوە باشە مادام باسی نییە دەربازبوون بۆیان ینی احتیمالە لە خۆناغێکی ترە ئەگەری هەیە لە خۆناغێکی ترە گۆڕان کاری زیات بڵێ هەڵبەتە وەش کاریەوە دیسان زەحمەتتر دەکات لەسەرەوەی کە بەڕێزە داماژەت پێدا هەندێک پارت و لایانی دیکەش تێوەگلاون لەگەڵ پارتیدا سالار مەحموود پەرلەمانتاری هەرێمی کوردستان لە ئەکوانتی خۆی لە فەیسبوک لێدوانێکی داوە لەسەر ئەو هێرشەی کراوتە سەر شنگال لەسەر هەڵوێست و بێدەنگی لایەنەکان لەسەر بێوەفایان بەرامبەر بە مامزەکی شنگالی چووەتە پرسەکەی جا با بزانین ئەو چی و تۆ چۆن گلەیی دەکات هەڵسەنگاندنیشی چیە بۆ ئەم بارودۆخە بەڵێ سالار مەحموود دەڵێ بەر لە 3 ساڵ شاندێکی پەرلەمانی کوردستان بووین چووینە چیای شنگال هەموو ڕەنگەکان بووین لەوێ دەبوو سەنگەرە قایمەکەی هەڵۆ و تەوارەکانیش بەسەر بکەینەوە ئەوانەی چیاکەیان بەرنەدا و ئامێزی شاخیان بۆ ژن و منداڵ و خەڵکی شنگال کردە پەناگە و دەربازگە لەوێ زەکی شنگالی پێشوازی لێکردین قسەی هەمووانم وەک لە ئێستادا لە گوێ دەزرنگێتەوە سوپاسی هەواڵ زەکی کرا سڵاوی هەموو خەڵکی کوردستان بە ناوی پەرلەمانەوە بەو هەواڵەکانی گێنرا پێمان وت ئێوە ڕۆڵێکی پیرۆستان بینی لە بەرگری کردن لەم ناوچەیە پێویست دەکا دەست لە ناو دەست لە یەک بخەین خەونی تیرۆرستان و داگیرکەران لە ناو بەرین مێژووی جوامێری ئێوە هەرگیز لەبیر ناکرێ دوای 3 ساڵ و لە شاری هەڵمەت و قوربانی وەک بەرەی نیشتمانی دژی داگیرکاری چووینە پرسەکەی مامزەکی شنگالی هەڵۆ سەرسپیەکەی شنگال پرسەی چۆڵ پرسەی خامۆش ڕێک وەک بێکەسی کورد لەم جیهانە بێ پرەنسیبەدا پرسەی زەکی شنگالی لە پرسەی پێشمەرگەیەکی ساڵانی 70 و 80کان دەچوو کە خەڵکانێک لەبەر ترسی بەعزنیان دەوێرا بشنە پرسەکەی ئەی بێ دەربەستەکانی بەناو سیاسەت ئەزانم تورکیا کەڵبەی تیش کردوێتەوە بۆ ئەوەی هیچ لایەک هاوسۆزی بۆ دۆزی گەلەکەمان لە پارچەکانی دیکە دەرنەبڕێ سروشتی داگیرکرد ترسچاندنە لە بێدەنگکردن لێ ژیان بەبێ هەڵوێست دوجار هیچ مانایەکی هەیە ئەگەر بۆ شەهیدکردنی شنگالی بەو شێوەیە مەترسیدارە بە فڕۆکەی جەنگی و زیاتر لە 200 کیلۆمەتر دوورتر لە سنووری تورکیاوە نەتانتوانی بەڕاگەندراوێک هاوخەمی خەڵک دەرببڕن خۆ دەبوو لە پرسەکەیدا ئامادەیتانە بواە ئەوە سیاست نییە ئەوە سازش ملکەچیە ئەگینا شێوازی کوشتنی شنگالی بە هەموو پێوەرەکانی یاسا نێودەوڵەتەکانی پەیماننامەی ڕێزگرتن لە سنووری وڵاتان لەسەر بنەمای دەستور و یاسای نیشتمانیەکان تاوانە بێدەنگیش لەو تاوانە شەرمە پرسەی چۆڵی زەکی شنگالی پڕ بوو لە هێمای گەورەی نەخاسمە ئەو بەدەستی داگیرکە ڕۆیی ئەو شەهیدە دڵنیام هەموو نیشتمان پەروەرێک کوردێک دوور یان نزیک لە ویژدانی خۆیاندا پەرسەگیار بوون بۆی وێنە هەڵواسراوەکەی خۆی بەوج لە خاکی و سەرسپیەوە وێنای ئامادەبوونی ڕۆحی سەرجەم شەهیدانی کورد و کوردستانی دەکرد لە پرسەکەیدا بەڵێ ئەلبەتە هەر بەرپرسیارێکی دیکە یەکێتیش خات و شاناز ئەحمەدیش ئەویش نامەیەکی گلەی ئامێزی هاوشێوەی ڕەخنە ئامێزی ئاراستەی پارت و لایەنەکان بە تایبەتی یەکێتیش کردبوو ینی ئەم پارت و لایەنانەش چۆن دەکرێت قوتار بکرێن لە هەژەمونی پارتی بێنرێنە دەرەوە لە ئەو گرێدانەی کە بەڕێزت باست کرد بە شێوازێک لە شێوازەکان یان ناودنا تێوەگلان ئەگەر بە تاک قسە لەگەڵ خۆیان بکەی خۆیان زۆر جیاواز نیشان هەیەن بەڵام لێرە کۆمەڵی بەرژەوەندی هاوبەش پێکیانەوە بەستێ بە تایبەتیش ئابووری پەیوەندی ئابوووریەکانی نێوان دوو بنەماڵە کارێکی کردووە وا چڕ و پڕ و تێکئاڵاوە بە ناویەکە
نتوانن بە ئاسانی دەست بەرداری یەکتر بن هەر خودی خۆی سیستمی باشووری کوردستانیش کە لە ناسیستمیە بۆتە ئەو جۆرە سیستمە گەڕە لاوژەیی کە ئێستا هەیە لەبەرەوە ڕەنگە ئەگەر سیستمێک بێ ئاسان بێ هەڵی وەشێنیت و بیگۆڕیت و چاکیکەیت و چاکسازی تێدا بکەیت بەڵام کاوسێکەیە لەوێ گەڕە لاوژەیەگەیە تۆ نازانی چۆن ئەمانە ڕێک بخەیتەوە حتا خودی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆی بەدەیان کادریان نازانن چۆن خۆیان دەرباسکەن لەو هەلو مەرجێکە هەرم نامەی کاکسالاریش و نامەکەی خاتوشانازیش هەمان قسەی تۆ ڕاستە هەمویان ئەو کێشەیان هەیە ینی ئەیانەوێ دەرباز بن لەوە بەڵام ناتوانن دیارە لە ناو ئەوانیشە هەندێکیان زیاتر بەستراونەتەوە بە بەرژەوەندیەکانیان ینی لەگەڵ بەرژەوەندیەکانی کە لەگەڵ پارتیا زیاتر یەگەگرنەوە زیاتر تەبان پێکەوە هەندێکی تریان ئەیانەوە بە ئاڕاستەیەکی ترا بڕۆن بەڵام تا ئێستا گۆڕانێکی جەوهری نەبووە لەو گۆڕانێکی جددی نەکراوە باش ئێوە بەتەما هەن ئەلەم سەروبەندەدا لەم یەک دوو ڕۆژەدا یا لە ڕۆژانی داهاتوودا دووبارە گفتوگۆکانتان بۆ مەسایلی یەکێتی نەتەوەی هەڵبەتە بڕیار بوو ئێوە ڕاوێژەکانتان لە باشووریش زیاتر چڕ بکەنەوە ینی شتیوا لە ئێستادا ئیمکانی هەیە ڕاستی پێش هەفتەیەک بڕیارێکی وا هەبوو کە شاندێکی نوێی کەنەکە سەردانی باشووری کوردستان بکە نزیکەی مانگێک زیاتریش لێوە بمێنێتەوە بۆ هەودیتن و چاوپێکەوتن هەم لەگەڵ پارتی سیاسی هەم لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی نەتەنیا باشووری کوردستانی عێراقیش عەرەبیش لەگەڵ توێژ و چینە جیاوازەکانی کۆمەلگەی کوردستان لە باشووری کوردستان بڕیار بوو سەردانێکی وا بکرێت لەبەر ئەو بارودۆخی ئێستا لە باشوور هەیە لەبەر ئەو شەڕ و هێرشانەی کە هەیە سەردانەکە دواخرا مەجبور بین دوا بخرێ و ڕەنگە زەحمەتی دروست ببێ بەڵام لەگەڵەوەشە نوێنەرانی کەنەکە لە باشووری کوردستان نوێنەران و ئەندامانی کۆنگرێنەتەوەی بەردەوام خەریک کار و چالاکین بەڕاستی کۆبوونەوەی جەماوەری لە کەلار لە گەرمیان لە هاڵەبجا لە خورماڵ لە شارەکانی تریش بەردەوام خەریکی ڕێخستن و کار و چالاکین لەو چوارچێوەیە ئەنجا خاڵێکی ترکە گرنگە بێ بە جددی لەسەری باز بکرێ ئێمە دەمێکە باسی ئەوواکەن کە یەکێتی نەتەوەی تەنیا بە پارتی سیاسی پێک نایە هەموو پارتە سیاسیەکانی کوردستان هەر هەمویان لە ژمارەی 40 بۆ 50 ملیۆن خەڵکی کوردستانە چەند دەرسەدی پێکەهێنە ئەی ئەو جەماوەرە بەرفراوانەی خەڵکی کوردستان چۆن بەشدارکەی لە یەکێتی نەتەوە ئەو هەموو ڕێکخراوە مەدەنیە ئەی ڕێباستان هەیە بۆ زانکو بێگومان ئێمە ساڵانێک پێش ئێستا بڕیار لەسەرەوە دراکە ئیتر فۆکوسێکی زیاتر بخەینە سەر ڕای گشتی خەڵکی کوردستان سەر ڕێکخراوەکانی مەدەنی سەر ڕۆشنبیران مێدیاکاران بۆ هەر هەموو ئەوانش بەڕاستی پلانمان هەیە لە داهاتوە کۆنفرانسی تایبەت بە هەر یەکە لەو توێژانەی کۆمەڵگا بکەین لە هەمان کاتە جواتی گشتی کەنەکە هەیە لە کۆتا هەفتەی مانگی ئۆکتۆبەرە بەڕێوەچێ دیسان ئێمە هەموو لە ئەوروپا لە هۆڵندا دیسان وەک هەر ساڵێکی تر وەک هەر جواتێکی گشتی ئەیکەینە جواتی ڕاوێژی نەتەوەی ینی کۆمەڵێک جگە لە ئەندامانی کەنەکە جگە لەو پارت و ڕێکخراوانەی لە ژێر چەتری کەنەکەیان هەر هەموو ئەوانی تر داوەتەکرێن لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی تر دیسان لەسەر پرسی ڕاوێژی باشە ئەلبەتە گلەیەکیش لە کەنەکە هەیە دەوترێن ئەو کەسانەی کە دێن لەو بۆ نمونە لەو جواتە لەو ڕاوێژە بەشدار دەبن هەر ئەو یەک دوو ڕۆژەیە دوای ئەوە تر دەچن کەس نەیان بینێتەوە ینی ئەمە کەم و کورتێکە بۆ کەنەکە دەگەڕێتەوە یاخود بۆ ئەو کەسانەی کە دێنە ئەوێ و پاشان پابند نابن بەوەی کە لەوێ باسی لێ دەکرێت ئەرک و بەرپرسیارەتێک کە دەکەوێتە سەرشانیان بەجێ نایێنن ڕەنگە ڕەخنەکە ڕاستە دووسەر بێ بەشێکی گەڕێتەوە بۆ میکانیزمی کارکردنی کەنەکە لەو چوارچێوەیە کە پێویستە بگۆڕێ و نوێ بکرێتەوە کە پێویستە هەندێک ڕۆحی تر بێتە ناو کەنەکەەوە کە داهێنانێک بکە کە شتێکی تر بکە بەشێکی تریشی بەڕاستیە گەڕێتەوە بۆ کەسانە خۆیان یعنی هەندێک دێن بەشدارە بن بە تایبەت ئەوانەی کە نوێنەری پارت و ڕێکخراوەکانن وەکو لە خۆمانەڵێن کوردە ناموسی چەند نوێنەرێگەنێرن جاری وایە حەوت هەشتیان دێن و پیان خۆشە بێن بەشدار بن وەک سەیرانێکی ساڵانە سەیریەکەن کۆمەڵێک خەڵکە بێنن کۆمەڵێک ئەوە ئەکەن هەڵبەت بەشێکیان نەهەمویان و دوای ئەڕۆنەوە وەکۆبەی کە هیچ ڕووی نایابێ ڕاستە ئەوەش ئەگەر ئێمە شێواز و میکانیزمی کارکردنی خۆمان بگۆڕین ڕەنگە بتوانێت کاریگەری کابول نیاستان هەیە لە تا ئەو بڕیارێکی ڕاوێژێک کە باست کرد لە مانگی ئۆکتۆبەردا شتێکی وا بکەن بڕیارێکی وا هەیە کە بە شێوازێکی تر و بە مۆدلێکی تر بتوانین هەندێک کاری تازە بکەین جگەلەوەی کە بڕیارێکی ژەیە کۆمەڵێک
ڕۆحی نوێی گەنج زیاتر بێنە ناو کەنەکە و دەست بەکار بکەن. باش بچینە سەر مژاری دووەم مەسلەی کوردستان تورکیا و ڕۆژهەڵاتی ناوینە چ ئەگەرێک هەن چ گۆڕانکاریەک لە ئارادان کە مرۆڤ چاوەڕێیان بکە بە تایبەتیش لە سۆنگەی ئەوەی کە ئێستا ڕووداوانە هەن لە دوای هێرشەکەی سەر شنگال پاشانیش ئەو هەڕەشانەی کە تورکیا و ئەمریکا لە یەکتری دەکەن ئەمریکا و ئێران لە یەکتری دەکەن مەسەلەن ترامپ لە دوایین لێدوانی تا دەڵێ ئێمە هیچ سازشێک بۆ قەشەکەمان بەرامبەر بە تورکیا ناکەین دەڵێ هیچ گفتوگویەکمان لەگەڵ ئێران نییە لەولا ڕۆحانی دەڵێ ئێمە ئەمریکا ناتوانێت هێرش بکاتە سەرمان هێزمان زۆرە ئەردوغان بە شێوازی دیکە هێرش دەکات هەموو ئەمانە لە ئارادان پێ دوایە ئەم بارودۆخە بەرەو کوێ دەڕواوە پێش دوایە ئێمەی کورد تا چەندە دەرکمان بە مەترسی ئەم بارودۆخە کردو ئەگەر هات و گۆڕانکاری ڕوو بدە ئامادە نەبین بووی سێری کە با پرسیارەکە بە پرسیارێ بکە مەسەلە دۆخی تورکیا بەڕاستی بۆ وای لێ هات لە کاتێکا دۆستێکی نزیکی ئەمریکا بوو ئەندامێکی چالاکی ناو ناتۆیە دۆستێکی نزیکی کێتی ئەوروپا بوو خەریب بگاتە ناو یەکێتی ئەوروپا ئەکتەرێک بوو لە ناوچەکەیە کە هەم ئەوروپا و هەم ئەمریکا هەڵیان بژاردبوو کە پردێکی ناوەند بێ لە بینێ ئەوان و دنیایەکی ترا و نوێنەرایەتیان بکە لەو هەرێمە بۆ وای لێ هات ئەگەر ورد بینەوە لەسەرەوە سەری هەموو کێشەکانی کە لە ناو تورکیا دروست بوو لە بنەڕەتا پرسی کوردستان بوو بەڕاستی پرسی کورد بوو تورکیا ئامادە نەبوو لەو پرۆسەیە زیاتر بچێتە پێشەوە ئەوەش وای کرد داخوازیەکانی تورکیا لەگەڵ داخوازیە نێودەوڵەتیەکان بە تایبەتی ئەمریکایە کە پرۆژەی گەورەی هەیە لە ناوچەکە هێزێکی باڵا دەست و بەهەژمونە لەگەڵ پرۆژەکانی ئەوە یەک نەگرێتەوە ئەمریکا داوات تورکیا شت بەسەر ئەمریکایە بسەپێنەیە کە ئەو پرۆژەیە خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هێزی کوردی ناوەرۆکی بە تایبەتی پرۆژەکەیەتی لە سووریایە دەست بەرداری ئەمە بێ تەبان ئەمریکا بە قسەی ناکە بێگومان ئەمریکا گوێ ناداتە پرۆژەکەی و پەیوەندیەکانە کەواتە لێرە دیسانەوە مەسلەی کورد بوو کە تورکیا وا لێ کرد لەویا لەگەڵ ئەمریکا بکەونە ناکۆچی و لەسەرەوە مەسلەی ڕێک نەکەون ئەوە کارێکی کرد کە سێری کە تورکیا ناوخۆ مەسەلە سیاسەتی تورکیا لە ناوخۆی وڵاتە تووشی چ جێژاوێک هاتووە ینی حکوومەتی ئاکەپەی ناچار کرد سەرڕای ئەوەی کە بۆ خۆی هێزێکی تەقلیدی و کلاسیک و ئیخوانیە دیسان پەنابەرێتە بەر ئەوەی کە هاوکاری لەگەڵ تێرۆریستترین هێزی هەرێمەکەی بکە کە داعش بوو دیسان بەوە ناوەستا دوای داعش دەستی خستە ناو دەستی ڕێگەسپەرستەکانی تورکیا و لەگەڵ ئەوان کەوتە هاریکاری ئەو سیستمەی لە تورکیا 70 ساڵە خەڵکی دامەزراندنن تەنیا ئەوێ بە تەنیا هەڵی وەشێنێتەوە بە تەنیا لەبەر بەرژەوەندیەکانی خۆی لە دژی مەسەلە کوردیەکە وەکو ئابووری ئەوەتە ئابووری تورکیا هەمومان نەزانین لە چه ئاستێکایە وەکو سیاسەتی هەرێمیشی لەگەڵ هیچ دەوڵەتێکی هەرێمەکانی ناوچەکە پەیوەندیەکی ڕاستەوخۆ و با بڵێ سادەقانەی لەگەڵ هیچیانانیە لەگەڵ ئێرانە 24 سەعادەوان لە گومانان لەگەڵ یەکتر لەگەڵ عێراقا پەیوەندیەکی زۆر فۆرمالیتەی هەیە لەگەڵ سووریا ئەبینی لەگەڵ وڵاتانی کەندا و تەنیا لەگەڵ قەتەرا ماوەکە قەتەر بۆ خۆشی لە جێژاوە ینی هەرێمیش تورکیا بۆ خۆی لە جێژاوە لە پەیوەندی نێودەوڵەتیەکانی تریە دیسانە بینی لەگەڵ ئەمریکا لەگەڵ یەکێتی ئەوروپا لە پەیوەندێکی هەتا بڵێ ئابووری سیاسی دیپلۆماسی هەتا سەربازیش پەیوەندێکی زۆر ناساز و ناتەبایە باشەمە و کێشەی هەیە بەڵام کاتێکیش بیانەوێت لە دژی کورد کۆ ببنەوە کۆ دەبنەوە تا عبادی چوویە ئەوێ بە شوێنیدا هێرشی سەر شنگال و شێدکردنی مامزەکی شنگال ڕاستە تەنیا ئەوانیان بەس بۆیە منی شەڵێم پرسی سەرەکی بۆ ئەوان ئەوەی کە تورکیا خستەنەوە ئەم جێژاوە لە بنەڕەتە پرسی کووردە ئەو نایەوێ بێ بە شێوەیەکی عەقلانە لەگەڵ پرسە مامەلە بکە هەموو شتێکەکە بە قوربانی بۆ ئەوەی لە دژی ئەو پرۆژەیە کە خەڵکی کوردستانە یانەوێ بە ئارەمی بە ئاسایشی بژین ئەو لە پێناو ئەوەشە بەرژەوەندیەکانی تری خۆشی یاکاتە قوربانی یعنی ئەمریکا لە بەرچاوی کاڵی کورد هەمومان نەزانین و دایان جارم قسەیە وتراوەتەوە لەوێ نییە بەڵام پرۆژەیەکی گەورەی هەیە کوردیش لەوێ ئەکتۆرێکی گەورەیە لەو ناوچەیە و بێ کورد ناتوانێت لەوێ ئەو پرۆژەیە خۆی بەرێت پێشەوە بە تایبەتیش لە سووریایە باشە تورکیا کە لەگەڵ ئەمە دژبەر بێ پرۆژەکەی ئەمریکا تێکەیە ئەمریکا قبول ناکە هەڵبەتە هەر بۆ بیرخستنەوەی بینەرانی ژیانی لە 2003 کە ئەو کاتە دەزوەردانی ئەمریکا لە عێراق بوو هەر لە مەسەلەی ئەرجەنلیکەوە کە نەیان هێشت بەکاری بێنن هەم ئەوەی کە قافڵەیە کاروانێکی سوپای تورکیا دەیانویست بێنە زاخۆ خەڵکیان ناردە سەر ڕێیان بەردبارانیان کردن بەدەم ئەڵڵاهو ئەکبەرەوە
ئەمانە لەو کاتەوە تا ئێستا دژایەتی ئەم سیاسەتی ئەمریکا دەکەن و پێ وایە باشە ئەمریکا بۆ هەر بە نەرمی لەگەڵ تورکیا هێناوێتی ئەوە چی وا لە ئەمریکا دەکا وا نەرم بێ جا بۆ نەرمە ینی ئێستا کووە لە هیچ کاتێکە لەوەتی تورکیا هەیە پەیوەندی تورکیا و ئەمریکا بەو دەرەجەیە خراپ نەبوو بەڵام سەدام حوسێن هێندەی ئەردوغان دژایەتی غەرب و ڕۆژاوای نەکرد بەو دەردەیان ڕەنگە پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئەوروپا جیاواز بێ لە پەیوەندیەکانی سەدام لەگەڵ ئەو دوو لایەنە یەک لە هێزە هەرە سەرەکیەکانی ناو ناتۆ لە دامەزراندنیەوە لە ناو ناتۆیە تورکیا پەیوەندیەکی زۆری لەگەڵ یەکێتی ئەوروپا هەیە تورکیا لە سەردەمی گلادیۆوە لە ناو ئەم هێزە ئەوروپیە و دەستگاسی خوڕی و سەربازیەکانیان تێکەڵاوە ینی جیاوازە ئەمان ڕێگێکی قوڵیان لە ناو تورکایە کەمالیزمە بە تایبەتی هەبوو ئەوروپیەکان و ئەمریکا دەست بەردان لەوە ئاسان واسیێنان و هێرشکردنە سەری ڕەنگە کارێکی وا ئاسان نەبێ وەکوەوەی کە لەگەڵ سەدام حوسێن ناکرا جگە لەوەی کە بەڕاستی وەکو هێنری کێسنجەر بازەکە لە سەرەتای هەفتاکانەوان پڕۆژەیان هەیە کە ئەو وڵاتە گەورانەی کە بەهێز و جوگرافیەکی فراوانیان هەیە وردە وردە پسوچیان بکەن و هێزێکی بەتوانە و باژمون لە هەرێمەکەیان نامێنێ تورکیا ڕەنگە بکەوێتەوە چوارچێوەیەوە لە داهاتووە پلانێکی بەو جۆرە هەبێ ئەگەر بیەوێ بەدەر لە بەرژەوەندیەکانی ڕۆژاوە و ئەمریکا هەنگاوی جیاواز هەڵبێنێ و سەکەی بەڕێستەوە بۆم بۆ دەردەکەوێت ئەگەر بێت و تورکیا پرسی کورد بێنێتەوە سەرمێزی گفتوگۆ و دەست بە چارەسەری بکە لەم قەیرانانە دەربازی دەبێت یا بەشێکیان لە کۆڵی دەبنەوە سەیریکە زۆر جار ئەو وتەیە ئەوترێ سیاسەتی ناوخۆ دەرەوە پەیوەندیەکی زۆر چڕوپڕیان بە یەکەوە هەیە ینی شەڕیش جۆرێکە لە سیاست یا سیاسەتیش شەڕێکە بە شێوەیەکی بە شێوازێکی تر ئەگەر ناوخۆی هەر وڵاتێ هەر گەلێ هەر شوێنێ پتە و بەهێز بێ بەڕاستی ئەتوانێت خۆڕاگر بێ لە بەرامبەر هێرشە دەرەکیەکان ئەگەر تورکیاش ناوماڵی تورکیا ڕێک بێ بەڕاستی ئەتوانێ بەرگەی زۆر شتی زیاتریش بگرێ لەوە بێگومان ئەو لەسەر پرسی کورە هەمووی کێشانەی تووشی خۆی کردووە ئەگەر لەسەر مێزی دانوستان لەگەڵ کوردە ڕێک بکەوێ ئەگەر پرسەکانی کورد بە شێوازێکی ئاشتیانە چارەسەر بکرێ تورکیا مەجبور نییە بەرژەوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دەوروبەر تەنیا لەسەر و پرسەتێک بە هەمووی بەستێتەوە بۆ پرسەوە بێگومان تووشێ دوایە سە ناوماڵی تورکیا بەهێز نییە نۆمال تووشە زۆر لاوازە لە هەموو ڕێ بەڵام مردوغان وا ناڵێ ئەردوغان بانگەشە دەکات دەڵێ ئەمە بەهێزین لەبەر بەهێزیمانە کە دەکرێن ئاماچ ئەردۆگان واڵێ خۆی بەڵام ئەوەتای بینی وەزئی لێرەی تورکی وەزئی ئابووری تورکیا هاتوپال پەلامارەکانی ئەو یعنی ئەوانەی زۆریان لە ئەوەیە لە دەسپەراتی ئەندە سەوستان بوو پەلامارەدا ئێستا باشە ئەردۆگان بۆچی ئافرین داگیر دەکا یعنی ئەگەر مەسەلە کورد نەبێ لێرە بۆ ئەچێت بۆ ئەچێ هێرشەکەتە سەر شنگال چی لێ چ پەیوەندێکی بۆەوە هەیە کەواتە مەسەلەکە لێرە کووردە وەگەر پرسی کورد چارە سەر بێ لەو کێشانە نجاتی بە بەڵام ئەوەی کە خۆی ئەیڵێ وانە ئەوەڵێ خوامان هەیە باشە خواتان هەیە بەڵام واقع شتێکی ترە بینی نێمە ئابووری تورکیا ئەبینی ئەو وەزع ئەبینی کە ئێستا تورکیا تێکەوتوە ئەو پەیوەندیانەی کە باس کرا سیاسی دیپلۆماسی هەرێمی نێودەوڵەتی ئەوەتە تورکیا یەکێکە لە بێزراوترین دەسەڵاتەکانی ئەمڕۆی هەرێمەکەوت باشە کە تورکیاوە بارودۆخێکی خراپی هەیە ئەشبینین ئەمریکا لە بەرامبەریدا زۆر توندە لایەنە کوردەکان بۆ ئەمە نابینن بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان ڕادەکە بە یاعازێک یا فیکەیەکی ئاک پارتی دەچێتە کۆنگرەکەیانەوە ئەڵبەتە کەس ناڵێ پەیوەندی نەبێت لە سەرەتاشدا بەڕێز داماژەت پێدا کەسیش نەیوتۆ نەچێتە هینەکەیان بەڵام کات و سات و تەوقیتی چوونەکە هەڵەیە شێوازی بەرژەوەندیەکان هەڵەیە ئێمە لە بارودۆخێکی وادا پێدوایە سەرکردەکانی کورد پارت و لایەنە سیاسەکانی کورد دەرکیان بەمە نەکردووە بتوانن ئەمە بقۆزنەوە بۆ بەهێزکردنی خۆیان بۆ بەهێزکردنی دۆزەکەیان یاخود دیسان ئەو پەرت و بڵاویە پەیوەندی بەوە هەیە کە لە سەرەتادا ئاماژەت پێدا هەندێک لایەن وەکو پارتی هەندێک لایەنی دیکەشیان پاشکۆی خۆیان کردووە ڕێگە نادەن ئەمە دروست بێ دەسیر کە ترس لە نەمان و لە سڕینەوە یەکێک لە هۆکارەکانە بەشێکی تری ئەوە ناهۆشیاریە بەشێکی تریەوە بەڕاستی بەرژەوەندی تەسک و شەخصیە سەدام حوسێن ساڵی ئەوەی سیوێکی ئاب ساڵی 96 یەکێک لە بێزراوترین ڕژێمەکانی ناوچەکە بوو هەم لە ناوخۆی عێراق و هەم لە دەوروبەر و هێزێکی نەما بوو توانایەکی نەما بوو تەنیان لە بەغا بوو لە ناو کۆشکەکەی خۆیەوە قسەی زلزلیە کرد
هیچ شتێکی پێوە نەمابوو تا هەتا وەکو ئابووریش خێرێکی تیان نەمابوو بەڵام دیسانیش پەنایان بۆ برد و هێنایانەوە بۆ ئەو ڕێکخراوە پارتە کوردیانە و بەداخەوە بەرژەوەندی بنە ماڵەی و شخصی تەسک و حیزبایەتی تەسک کوا چاو لەوانەکە کوا ئەوان خاوەنی استراتیژ و بیرێکی نەتەوەی بوون و خەمی ئەوەیان بێ با فرسەت سوود لەو هەلە ببینین کە ئێستا لە ئارای ئەو قۆناغە زێڕینەی کە لە هەرێمەکە کەی ئەوان بیر لەوە ئەکەنەوە ئێ باشە ئەردۆگانێک ئێستا تورکیا خۆ لەو کاتی سەدام وەزعی باشترە بێجگەلەوە کە پەیوەندی ئابووری تونند و تۆڵیان لەگەڵ ئەو دەسەڵاتی بەشێک لەو دەسەڵاتی باشووری کوردستان بەیەکەوە هەیە بۆ ئەوان نۆرماڵەوە بکەن وە گوتم ئەوان لەگەڵ سەدام حوسێن ئەو کاراکەن لەگەڵ داگیرکەرانە دەستێک هەڵاوی ئەوە بۆتە شتێکی نۆرماڵ بەداخەوە باش بەڕای بەڕێزت چی بکرێ ینی بەدەر لە پارتی دیموکراتی کوردستان چی بکرێ بۆەوەی کە بە تایبەتی کۆنگرەی نەتەوەی کوردستان تا بتوانێ سوود لەم بارودۆخە وەربگرێ بۆەوەی کە هەم یەکێتی نەتەوەی هەم ئایندەی گەلەکەمان بەرچاوڕوونی بۆ هەبێەوە بشتوانی لایەندەدا بتوانانی وەکو تیمێک ڕوبڕووی بارودۆخەکە بیتەوە ئایا دەکرێت ینی پلانێکی وا دەکرێت دابڕێژرێ لە کات و ساتێکی وادا یا سبەی ێگە ڕووداوەکان ڕوویاندا درەنگ بوو فریان نەکەوتین دیسان بینەوە بڵێن هیچمان پێ نەکرات بارودۆخەکە نالەبار بوو ئەمریکا خیانەتی لێکردین رووسیا لەگەڵماندا نەبوو پاشقولمان لێدرا بە بڕێمان وەکو پێشتر باسکرا پلانی ئێمە چەندین ساڵەوە پێشی وەکو کەنەکە ئەوەیە کە ڕووبخینە خەڵکی کوردستان کە ڕووبکەینە گەلی کوردستان گەلی ئێمە کەم نین هێزێکی گەوران بەڕاستی بیانەوێ ڕێک بخرێن زیاتر هۆشیار بن لەسەر بەرژەوەندیەکانی خۆیان ئەتوانێت کاریگەریان لەسەر پارتەکانی شەبێ هەر بۆ نمونە ئەوەتە ساڵ بە ساڵ ڕێژەی بەشداربوون لەو هەڵبژاردنە گاڵتەجارڕی کە ئەکرێ لە عێراق و لە باشووری کوردستان خەڵک ئێستا ئومێدێکی بەوەش نەماوە ئێستا بەشداری ئەوەش نابێ ئەم ساڵ وەکو ئەوەی کە زانرا ئەو ژمارانە ئەوترێ نازانم تا چەند وردن یان نا ینی لە عێراق ژمارێکی زۆر کەم نسبەتێکی ڕێژەیەکی زۆر کەم چوون بەشداری دەنگدانیان کردبوو لە کوردستان هەندێک زیاتر و ئەنج گەشت بووە لە 144 بە تەزویر و ساختەکاری بە تەزویر و هەمووی لە 144 خەڵکی باشووری کوردستان چوون بۆ دەنگدان لە کاتێک هەڵبژاردنەکانی پێشوو زیاتر و بەسم لێ ڕۆژ بە ڕۆژ کەمترە بێتەوە لە ناوچەی بادینان بۆ نمونە دهۆک پارێزگای دهۆک بە فەرمی 600,000 کەس مافی دەنگدانیان هەیە لەو 600,000 کەسە لە 144یان چوون یعنی لە 156 نەچووە لە 144 600,000 کەس یان تقریبا 300,000 کەسە بێ چوون بۆ دەنگدان لەو 300,000 کەسە نزیکەی 200,000 کەسی بۆ نمونە بە هەموو ساختەکاری و تەزویریشتەوە دەنگی داوە بە پارتی دیموکراتی کوردستان کەواتە لەو هەرێمەیە کە پێوترێ هەرێمی زەردوو ئەو باڵا دەستەتیای لە 600,000 کەس 200,000 کەس 100,000 کەس دەنگی نەداوە دەنگی نەداوە بەو بە هەرحاڵ 400 دەنگی نەداوە 350 هەر نەچوە بەشدار نەبووە لەو سیاسەتی تریش سەی دەنگی نایەوە بۆ کەواتە ئەو گۆڕانکاریانە هەیە لەسەر ئاستی خەڵک لەبەرەوەی خەڵکەکە ئیدی بێئومێد بووە ئەو مۆدێلەوەسە هەوڵی پەیوەندی دروستکردن لەگەڵ کاناڵەکانی گەل و ڕایگشتی کوردستان ئەو کاناڵانتان دۆزیوەتەوە سەرەداوی پەیوەندیەکان بێگومان لە پێش چەندین ساڵەوە پەیوەندی لەگەڵ هەندێکیان هەیە بەڵام ئەو گرانەیە نەخرا بۆ سەر وەکو پێویست ڕاستە ئێستا بۆ لە مۆدووە پێویستە گرانەی زیاتر بخرێتە سەر یعنی هەموو توێژەکانی کۆمەلگا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی وەکو وتن مێدیاکاران مامۆستایزان کۆ ڕۆشن بیر مەلای مزگەوت ئەوانەی کە بەڕاستی بەتەنگ بەرژەوەندیەکانی خەڵکو و بەتەنگ پرسی خەڵکی کوردستانەوەن ئەبێ بەڕاستی ئیتر ڕوو بکرێتە ئەوان پەراوێز نەخرێن کاریان لەگەڵ بکرێ ببنە هێزێکی فشار لەسەر ئەو پارت و ڕێکخراوانەی کە دەسەڵاتی سیاسی و ئابووریان بەدەستەوە زۆر باشە بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێ بەڕێز ڕەفیق غەفور لە ئاستی نێودەوڵەتیدا مرۆڤ دەتوانێت چی بکە و ئێوەش چیتان کردووەکو کەنەکە بۆ لەسەر چی لەسەرم بارودۆخی کە ئێستا هەیە ئەمە بۆ نمونە هێرش دەکرێتە سەر شنگال بۆ نمونە لە باشووری کوردستان ساختەکاری دەکرێت ڕێگری دەکرێت بۆ نمونە ڕۆژنامەوانان دەکوژرێن بۆ نمونە ڕێژەی کوشتنی ژنان زۆرتر بۆ پێشێلکاریەکانی مافی مرۆڤ زۆرتر بووە ئەمانە هەمووی باس لە ڕای گشتی کرد ئەمانە هەمووی پێوەستن بە ڕای گشتیەوە ڕاستە پەیوەندیەکان لەسەر ئاستی دیپلۆماسی کە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی ئێمە ئەوە بەردەوام